خانەقین خەریکە ڕۆژ جوانترەوە بوت خزمەت شارەکەمان کات دڵسۆز خانەقینە ئێمە حەزکەین کوڕک شارەکەی خۆمان لە دایرەی خۆمان ببینێت حەق خۆمانە لە مدیر دایرەی خۆمان کشی لە خانەقین بۆدەن نیەتوان یەکی غەریب بادە دایرەمان وەڵی کەمە تەتەورە فرەکات یعنی ئەوە شارع جۆدەری است یعنی گشت لە ماشەڵڵا خانەقین پاکە و کردیە خانەقین حەدیقەکان هەنەکەی دارە کوونارە خەریکە خەڵاتیکان و جەزیرە وەسەتەکە جوان تەرتیبی کردیە یعنی هیچ قسووری نییە وەلمانەوە محاولە کردن لە جگەی کوڕ خانەقینی بکەنە مدیر ناحیە قبولی نەکردن و ئێمەشە قبول نییە کە یەکی تر غەریب بادە ناو شارەکەمە نەخێر قبول ناکەین کاک عەلی ئەسلی خانەقینە و حەزەکەین ئەهل خانەقین حکومان بکات نەکە غەریبە بێت حکومی ئێمە بکات حەزەکەم چەندێکە کاک عەلی ئەوە خزمەتی کردیە سێر خانەقین کە بزان چەندە جوان بۆ دەرێکن معنای چییە دەرێکن ئێمە مەطلبمانەوەی کە عەلی بمێنێ تەواو مامۆستا عەلی بمێنێ هیچ خەرایەکمان لەو پیاوە نەدی ئێمە عەلی بۆ ئێمە باشە عەلی بۆ خانەقین باشە کوڕی خانەقینە ئەسلی خانەقینە دایک و باوک خانەقینە معقولە تۆ یەکێک غەریبە بێ حکومت کات قبوڵەکانیەوە